ینی دەسەڵاتی خۆمان بەڕای من وەکو پێویست بایەخی بە زمانی کوردی نەدادەبایە باشتر و زیاتر گرنگی پێ بدابایە. وەڵڵای ئێمە بەنسبەت بەشی زمانی کوردی ساڵانە تقریبەن ئەوە لە 2012 وەرکشۆپی نێودەوڵەتی دەکەین یا هەندێک ساڵ کۆفراتیشمان کردیە ئەوەندەی کرابی ئەمە لە زانکۆ گرنگی زیاترمان پێدایە. بەڵام بە دڵنیایەوە ینی وەکو پێویست ئێمە گرنگیمان بە زمانی دایک یا زمانی کوردی نەداوە. وەڵڵاو دەبێ حکوومەت یا بڵێ ئەو وەزارەتانێکە پەیوەندیدارن پلانی تایبەتی خۆیان هەبی بەوەی زاراوەکە ڕێک بخرێن یا زاراوی نوێ دابنێن یا دابتاشرێ بەو شێوەیە. زمانی ئینگلیزی زمان بۆ بە زمانێکی نێودەوڵەتی و زمانی زانست و تەکنۆلۆژیا ئەوانە ئەگەر ئێمە فریای خۆمان نەکەوین خزمەت بە زمانی کوردی بکەین کاریگەری نەرێنی و خراپی لەسەر زمانی کوردی دەبی بێگومان. ینی تا ڕادەگە من حەز دەکەم دەسەڵاتی خۆمان زۆر خەمسارد و بەرامبەر زمانی کوردی دەبووە زیاتر گرنگی پێ بدات. ڕەنگە گرنگی زمانی دایش دەزانن چێ یا من هەر بەلای خۆمەوە بە خەمساردی دادەنێ بەڕاست چونکە ناکرێتەوە دەسەڵاتی خۆت گرنگی بە زمانی دایک نەدەکە ئێمە لێرە زمانی کوردیە. یەکی دوو هەموو ساڵی ڕۆژی جیهانی زمانی دایکە بۆ گرنگیدان بۆ زمانانەی کە کێشیان هەیە یان بە جۆرێک لە جۆرەکان ژێردەستەنە ئێمە دەمانەوێت گرنگی ئەو زمانانە زیاتر بێ. ڕۆژەکە لە بنەڕەتدا لە ڕاپەڕینێکی بەنگلادیشیەکان سەری هەڵداوە دژی پاکستانیەکان کاتێک دەیانووی زمانی بەنگلادیشیەکان گرنگی پێنەدەن. ئێمە لە هەرێمی کوردستان ساڵانە ئەو یادە دەکەینەوە بۆ ئەوەی گرنگی زیاتر بە زمانی کوردی بدرێت چونکە پێمان وایە دەسەڵاتی کوردی نەیتوانیوە ئەو جۆرەی کە پێویستە گرنگی بە زمانی کوردی و زارەکانی زمانی کوردی بدات و بەرەو پێشی ببات. لە ڕاستیدا بۆ هەمەڕەنگی زمان زۆر گرنگە کە هەموو زارەکانی زمان بمێنن و ئەو بابەتە لە بابەتی زمان ناسیدا پێی دەگوتێ مردنی زمان. ئێمە نامانەوێت هیچ زارێکی زمانی کوردی بمرێ چونکە لەگەڵ مردنی هەر زارێک کۆمەڵێک کەلتور و وشە و عادەت و تەقالید دەمرێت. بۆیە زۆر زۆر گرنگە گرنگی بە هەموو زارە کوردیەکان بدرێت بە تایبەت زاری هەورامی کە مەترسی لەسرە. زمانی ئینگلیزی کاریگەری خراپی بەڕاستی لەسەر زمانی کوردی جێهێشتووە چونکە زمانی ئینگلیزی بۆتە زمانی دەسەڵاتدار. ئەوەش وای کردووە کە کۆمەڵی خێزان بیانەوێت منداڵەکانیان زمانی ئینگلیزی فێربن پێش زمانی کوردی کە لە ڕاستی داوە هەنگاوێکی نەرێنیە و کاریگەری خراپی لەسەر زمان دروست دەکەن. نەخێر ئەم بابەتە بۆ هیچ زمانێک گونجاو نییە. منداڵ لە ڕووی دەرونیشەوە دەبێت سەرەتا فێری زمانی دایک بێت دواتر هەر زمانێکی ترکە و خێزانە بیەوێت بێگومان فێربوونی هەر زمانێک فێربوونی کەلتورێکە ئەوە زۆر گرنگە بەڵام سەرەتا دەبێت فێری زمانی دایکی بێت دواتر زمانەکانی دیکە گرنگیان پێ بدرێت و فێر بکرێن. پێشەوەی کاریگەری خراپی لەسەر زمانی کوردی هەبێت کاریگەری خراپی لەسەر خودی منداڵەکە دەبێت چکە و منداڵە لەو کۆمەلگادا گەورە دەبێت کاتێک زمانی کۆمەلگاکەی خۆی بە باشی نازانێت لە ڕووی دەرونیەوە هەست بە داڕوخان دەکات و لە کۆتاییدا زیانی بۆ خودی کەسێتی منداڵەکە دەبێت اینجا بێگومان زمانی بۆ زمانی کوردیش دەبێت. دیارە 21 شوباتی هەموو ساڵی لەسەر ئاستی جیهانی لە ڕێگەی نەتەوەی گرتوەکانەوە ڕگوڕ ئۆژی جیهانی زمانی دایکدانراوە. ئەگە پرسیار لەسەر زمانی دایک وەکو زمانی کوردی بکەین ئێمە وەکو مامۆستایانی بەشی زمانی کوردی دیارە ئێمە ئەوەی لە دەسەڵاتی ئێمەدایە هەموو ساڵێک کار و چالاکی لەو شێوەیە لە ڕۆژی زمانی دایکدا دەیکەین. ئەو ساڵیش وەرکشۆپێکی نێودەوڵەتیمانەیە کە چەندین مامۆستا لەسەر ئاستی کوردستان و دەرەوەی کوردستان وڵاتانی هەتا میوانمان لە وڵاتانی دووری شێ لە کەنەدا بە ئۆنلاین لەگەڵما بەشدار دەبن ئەوانی کە نەگەندێرەش هەوڵماندا ئەو پێگە لەلایەن خوێنکاران مامۆستانی ئێمە بپارێزین گرنگی زمانی دایک وەکو باونە وەکو نازنامەیەک وەکو پێناسەیەشی زمانی کوردی بایەخی پێ بدرێ وەکو واجب و ئەرچی سەرشانی ئێمەش وەکو مامۆستایانی زمانی کوردی دایم هەوڵمانداوە ڕۆڵەکانی ئێمە زیاتر پەرە بە زمانی قسەکردنی خۆیان بدەن وەکو زمانی دایک. ڕاستە هەندێک جاریش بەس لەوە دەکرێت کە زمانە جیهانیەکان مەسەن بوون منە زمانی ئینگلیزی کاریگەری بەسەر زبانی
کوردیەوە هەبووە و هەندێک زارەوە و هەندێک وای لێ هاتووە منداڵانی ئێمە زیاتر ئەوەندە بە ئینگلیزی قسە دەکەن کەمتر بە کوردی قسە دەکەن بەڵام ئەمانە وا ناگەیەنێ کە زمانی کوردی پشتگوێ بخەین دیارە هەندێک کەم و کورتی هەیە بەڵام چەند هەوڵێکی شێ ناکێ فەرامۆش بکرێت بە شەکاری زبانی کوردی مامۆستایان خوێنکارانی زبانی کوردی بە بایەخەوە سەیری زبانی کوردی دەکەن ئەو گرفتانەیان ئەو کەم و کورتیانەی هەیە دیارە بۆ بارودۆخانە دەگەڕێتەوە کە لە مێژووە کوردستانیا بە تایبەتی باشووری کوردستان پێدا تێپەڕیوە خۆشبەختانە بەرەو چارەسەرکردنیش ئەوە ناکرێت ئێمە لێرە بە دوسێ دقەیە قسەی لەسەر بکەین کۆمەڵێک هۆکاری هەیە کەسانی لە ئێمە پسپۆرتر لە داوارەکانی زباندا ئیش دەکەن بەڵام بە هەموو حاڵەتێک لە وڵاتانی جیهاندا ئەوە هەر هەیە بەسەرەی جیهان گیریەکە و مەسەلەی بە جیهانی بوونەکە زمانی ئینگلیزی بۆتە زمانێکی عالەمی بۆتە زمانێکی جیهانی بەڵام دەکرێت ئێمە لە پاڵ زبانی ئینگلیزیەکەدا زبانی کوردیش فرامۆش دەکەین بۆ دوبدە لە بواری پەروەردە و فێرکردن هەوڵ بدەین هەرچەندە بەداڵات بەرەو فێربوونی زبانی کوردی بەڵام بابەتەکانی لە زبانی کوردی با بڵێن چڕ بکەیتەوە لە خوێندن لە خوێندنەوەدا لە پرۆگرامە تەلەڤیزیۆنەکان لە ڕێگەی ئەنتەرنێتەوە بەڵام ئەوە کارێکی ئاسانیش نییە